تمت الموافقة. المادة 12 لە سەروبەندی پەسەندکردنی بودجێ ئەم ساڵی عێراق فراکسیۆنە کوردیەکان جگە لە پارتی گەشتبین بوون بەوەی کە چیتر فەرمانبەرانی هەرێم چاوەڕوانی هەواڵی هاتنی موچە نابن و مانگانە لە کاتی خۆیدا موچەکانیان دابین دەکرێت. بەڵام ئێستا 2 مانگ تێپەڕ دەبێت بەسەر پەسەندکردنی یاسای بودجەدا کەچی هێشتا کێشەی موچەی فەرمانبەران وەک خۆیەتی. ئەمە لە کاتێکدایە ئەوان تەنیا ئومێدیان لەسەر ئەو پرۆژەی فراکسیۆنە کوردیەکان هەڵچنی بوو کە لە یاسای بودجێ عێراقدا جێگیر کرابوو. ئەم پەرلەمانتاری گۆڕان دەڵێت پرسیارێکی زارێکی ئاراستەی عەبادی کردووە بۆ ئەوەی ڕوونی بکاتەوە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران لە بەغدایە یان لە هەرێم دەشڵێت دەبێت لە بەردەم پەرلەمانی عێراقدا وەڵامی پرسیارەکەی بداتەوە. یەکێک لە هەنگاوەکانمان بریتیلەوەی پرسیارێکی پەرلەمانی ئاراستەی عەبادی کردووە لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانەوە داوام کردووە کە وەڵامەکەی شەفەهی بێواتە بەزارێکی عەبادی بێ جوابمان باتەوە کەواتە جۆرەکە لە ئیستیزافە بۆ عەبادی. ئەوە پرسیارەکە تایبەتە بە مەسلەی قانونی موازنەی 2017 بە تایبەتی مەسلەی پشکی پێشمەرگە مەسلەی چۆنێتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە هەموو ئەوانە لە قانونی موازنەدا هاتوون. فراکسیۆنی یەکێتی چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران دەبەستێتەوە بە ڕێخستنەوەی نێوماڵی کورد بۆ ئەوەی بتوانن لە بەغدا کێشەکانی پەیوەست بە هەرێم چارەسەر بکەن. پەیوەندی بەغدا و هەرێمە ئێمە کورچیمانەوێ و بێ کوردیش ناوماڵی خۆی ڕێخاتەوە پێش بچێ لەگەڵ خەڵکی تردانیشێ وەکو عێراق بیریلەوە کردوتەوە کە عەقدێکی یان گرێبەستێکی تازەی نیشتیمانی دروستکە بۆ ئیدارەی دڵ ئەبێ کوردیش گرێبەستێکی نیشتیمانی لە نێو خۆی دروستکە تەوازنی قوت لە کوردستان ڕابگیرێ و کورد بە یەکدەنگ جارێکی تر داواکانی خۆی بکات کە بەداخەوە تا ئیستا هەر حیزبە جۆرێک بیرەکاتەوە لە داهاتووی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی. هەرچەندە یەکێک لە خاڵەکانی پرۆژەی فراکسیۆنە کوردیەکان ئەوە بوو کە لە حاڵەتی پابەند نەبوونی هەرێم و بەغدا بە یاسای بودجەوە دادگای فیدرالی پرسەکە یەکلایی بکاتەوە. بەڵام ئێستا فراکسیۆنەکان ڕای جیاوازیان لەسەر ئەو خاڵە هەیە. سکاڵاکردن لەسەر حکوومەتی اتحادی مافی هاوڵاتیانی ئاساییە کە متەزەڕڕن لەم پرسە. بەڵام ئێمە وەکو فراکسیۆنەکان ئەگەر ئەم کارە بکەین ئێمە بەڕاستی مەترسیمان هەیە لەسەرەوەی کە وەزعەکە خراپتر ببێ بە نسبەت هاوڵاتیانی کوردەوە دواتر حکوومەت لەژێر التزاماتی تریشی کە ئێستا هەیەی نیوە و ناچڵ بە دامی پێشمەرگە بە دەرمان بە بایعی بەم جۆرەشتانە بک ئەو بڕیارە قەزاییە بێگومان ئەوەی تیا بە متهم دەرەچی حکوومەتی هەرێمە و دوایش ئەگەر ئەمە بوو بە سابقەیەکی قەزایی احتیمالی هەیە حکوومەتی اتحادی خۆی بتزێتەوە لە التزاماتەکانی تریشی. هەرچی پەیوەندی بە فراکسیۆنی پارتیەوە هەیە NRT هەوڵی داڕای ئەندامانی فراکسیۆنەکە وەربگرێت بەڵام هیچ کام لە ئەندامەکانی ئامادە نەبوون لێدوان نەو بارەیەوە بدەن ئەوەش لە کاتێکدایە هەر لە سەرەتاوە پارتی لەگەڵ پرۆژەکەی 4 فراکسیۆنەکەدا نەبوو. ئومێد محەممەد NRT باغداد.